عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد ئەم کاتتان باش من شەماڵ عەلی مجاریشتر لەگەڵ ئێوەی ئازیزە هاوڕێ لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێن زادەیەکە گرینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتە. ئەم بەرنامەی ئەم هەفتەیەمان کە دوا بەرنامەی ساڵی کۆنە بە پێی تەقویمی ئێران چەند ڕۆژێکی تر نەورۆزە و بەم بۆنەوە پیرۆزبایی لە بینەرانی کەناڵەکەمانەکەین بە بۆنەی هاتنەوەی ساڵی تازە و ساڵی نوێی ئێرانی. مێدەوارین ساڵی داهاتوو ساڵی ڕزگاربوون لە جانەوەری جمهوری ئیسلامی و لە هەموو ئەو مەنێتیانە بێکە بەهۆی ئەم ڕژێمەوە لە ئێرانە بەسەر کۆمەڵگای ئێران هاتووە. ئەمڕۆ 16ی سێیە دوو بابەتمان ئامادە کردووە لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێن زادە کە یەکێکیان سەبارەت بە دەستگیرکردن و یا ئازادکردنی چەند سەعاتی سپیدە قولیانە، یەکێکە لە هەڵسوڕاوەکانی کارگەری و ژنێکی جەسووری ئێرانیە سەبارەت بەوە قسە باسێکەکەی کە چەند سەعات ئازاد کرەوە دواتر لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە زیندانی کرایەوە. هەروە سەبارەت بە منشوری ئەو هێزە ڕاستڕەوانەی کە لە جۆشتان دانیشتبوون و قەراروا بوو مەشهورەکەیان بڵاوکەنەوە، سەرنجام مەشهورەکەیان بڵاو بووە. تشتێک خەینە سەر ماهیەتی کۆنەپەرستانەی ئەو منشورەوە دژایەتیکردنی لەگەڵ خواست و بەرژەوەندەکانی جەماوەری شۆڕجێڕی ئێران. بەر لەوەی کە دەست بە بەرنامەکانمان بکەین بیرم ناچێ یادی ئەوەی ئازیز بێنمەوە کە کەناڵی یوتیوبی هیوا لایک و سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن. ئەم کاتت باش ڕەحمان و مێدەوارم ڕۆژێکی باشت ببێت تا ئێستا. ئەم کاتەی ئێوە شاد و هیوادارم ئێوە شەر کات و ساتێکی باشتان بردبێتە سەر لەمڕۆدا، هەروە بینەران و بیسەرانمان سڵاوم بۆیان هەیە و هیوادارمەوانی ڕۆژێکی باشیان تێپەڕان دەبێ. فەرمون. زۆر باشە ڕەحمان، ئێمە دوێنێ لەگەڵ خەبەرێکی زۆر خۆش، خەبەرێکی هاواڵێکی زۆر خۆش بڵاو بووە، ئەویش ئازادکردنی هەڵسوڕاوی لاو و جەسوور سپیدە قولیانە کە کچێکە خەڵکی دێسفولە لە جەرەیانی ئەم ناڕەزایەنەی حوتەپەیە فعالێکی زۆر بەرجەستە و دیار بوو و زۆر ئازایانە تەنانەت لە زیندانەوە چەندجار لەگەڵ هاوڕێکانیە بەیاننامەی لە دژی جمهوری ئیسلامی ئیمزا ئەکرد و ناڕزایی دەرەبڕی. سەرنجام هەواڵی ئازادکردنی هات پاش 4 ساڵ و چەند مانگ بەهۆی مەلەفێکەوە کە لەسەر ناڕزایەکانی کارگەرانی حەفتەپە بۆی دروستکرا بوو. بەڵام ئەمە ئازادیە زۆر بەداخەوە تەنها چەند سەعاتێکی خایە و پاژەوە دەستگیریان کردەوە. خوێندنەوەی ئێوە بۆ ئەم ڕووداوە چییە؟ وایە ئەم دەستگیرکردنە چی نیشانەیە، چ دۆخێک نیشانەیە لە ئێرانە؟ بەڕاست منیش لە پێشدا کۆتایی ئەم ساڵ کە لە عینە حاڵە ساڵێک بوو بۆ کۆمەڵانی خەڵک لە ئێران، ئەم 6 مانگی دوایی پڕ لە جۆش و خۆشی شۆڕە جێرانە بوو. بەرحاڵ بەدەست خۆشانیان لێ بکرێ لەو خەباتە لەو فداکاریانەی کران و بەتایبەت هاودەردی ئەلام کەم لەگەڵ هەموو بنەماڵەی ئەو نزیک 600 تا 700 کەس لەو عەزیزانەی کە لەم 6 مانگەدا لە دەستون گیانی خۆیان بەخت کرد لە پێناو ئازادی و یەکسانی و مافی ئینسانە. بەڕاستی لە کۆمەلگای ئێران نزیک 20,000 کەس زیاتر دەستگیر کران، بە هەزاران کەس سەدەمایان دیتووە. بەڵام کەماکان ورەی شۆڕە جێرانە لە جگای خۆیەتی و هەر دوێنەکە بوو لە ڕۆژی ئەوەی پێڵەن چوارشەممە سووری لە ئێران و لە کوردستانی ئێرانە. بەحاڵ جارێکی دیکە لە زۆرێک لە شارەکان ئەم خۆشە جەماوریە هاتەوە مەدان و هەر ئەم ڕۆژ کە منتوە قساکەین لە چەند شار دووبارە
مزاهرە بووە و هەڵسووران بووە. ئەوە ئەو ساڵی ڕابردووە، بەڵام عمری نگریسی جمهوری ئیسلامی هەر درێژەی پێدا کردووە. ئەڵان بەرەو ساڵی تازا ڕۆین، ساڵی تازا بێ پیرۆزبایی بڵم لە هەموو بینەران و بیسەرانمان لە هەموو کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستانی ئێران و منتەقە کە ئەو ڕۆژیان بۆ مهمە پیرۆزبایان لێ بکەم. هیوادارم نەورۆز بکەن بە ڕۆژی شادیان، ڕۆژی خۆشیان، وەلای حاڵە ساڵی داهاتووی تر ئەو ساڵە بێ بەڕاستی کۆتایی بێنین بە عمری ڕەشی کۆماری ئیسلامی. با من لە سەرەتایە خۆشتان ئیشارەیەکتان پێکرد سپیدەی قولیان بە دەرەجەیەک بە تایبەت بۆ گوێگر و بیسەرمان یا بینەرمان لە کوردستانی عێراق یا هەر شوێنێکی دیکە بە ئەندازەی کافی نەیان ناسی بێ باسی بکەم. هەروەک تۆ باست کرد سپیدەی قولان ئەڵان 27 ساڵیەتی. ئێمە وەکو خەباتکارانی ساحەی سیاسی ئێران و کوردستانی ئێران لە 5 ساڵ و نیو لەوە پێشەوە بۆ یەکەم جار نێوی سپیدەی قولیانمان بیست وەک کچێکی ئەو وەختە 21 ساڵ یا 22 ساڵ عمری بوو. طبعاً کاری ژۆرنالیستی ئەکرد، بەڵام بنیانەدەمێکی ئازا جەسوور وەلایەنە حاڵە ئازادی خواز و بەرابەری خواز بوو کە بەوە دەرکەوت کە لە پەنای کارگەرانی هەفتەپە ڕاوەستا. ئەوەتە کارگەرانی هەفتەپە کە لەم ساڵانەدا نێویان زۆر بووە بە خەباتی درێژماوەیان، ئەو وەختە ئەتساباتێکی گەورەیان کرد. سپیدەی قولیانی لەوانە بوو بە کاری ژۆرنالیستی خۆی بەحاڵ ڕۆژ بە ڕۆژ و لەحسە بە لەحسە لە شەرایطی سەختی مەحدودیەتەکانی جمهوری ئیسلامی خەبەری ئاعتیساب و ئیزراب و خەباتی ئەم کرێکارانی ئەگواستەوە. هەرەو کار لەگەڵ ئیسماعیلی بەخشی و زۆرێک لە هەڵسوڕاوانی کرێکاری کەوتە زیندان. وئیتر لە وەختەوە سپیدەی قولیان 5 ساڵی ڕابردوو هەروەک تۆ ئیشارەت پێکرد 4 ساڵ و چەند مانگێک بەحاڵ لە زیندانەکانی جمهوری ئیسلامی بووە و هەمیشە و دایم بە ورەیەکی بەرز هەم لە نێوخۆی زیندانەوە و هەم هەردوێنەکە کە ئازادیان کرد هەر لەبەر دەرکی زیندانی ئێوین هاتە دەرێ ئەم شعارێدا وتی خامنەی زوحاک دەچێشینە خوارەوە. ئەمە شعارێکە کە لە خەباتەکانی ئەم دەورانەدا هاتووە فارسیەکەیەوەڵە خامنەی زوحاک زیرە خاک ئاڵە خامنەی زوحاک ئەچێشینە ژێر خاک. بەرحاڵ فەورەن ئەو شعارەیدا و هەروەک تۆ باس کرد لەگەڵ هاوڕەکانی بیستی لە مەیدانێک ئەولاتر زۆرێک لە هاوڕێیانی هاوبەندی زیندانی کە ماوەیە لە پێش ئەو لە زیندان ئازاد بوون لەوێ ڕاوەسان بە هەڵاتن چوو بۆ نێو کۆڕەکەیان بۆ نێویان کۆڕێکی خەباتکارانەیان لە خۆیان نیشاندا هەرم کردەوە شۆڕش جێرانە و هەم ئەم شعارەی کە نەدایەک بوو دەنگێکی بەرز بوو بۆ درێژەی خەبات بۆ هێنانە خواری خامنەی ڕەسی نظامی ئیسلامی. معلومە جمهوری ئیسلامی شڵەژاند، بەڕاستی شڵەژاندی. ئەوەیە 7 ساعات تەحملیان کرد، 7 ساعات تەحملیان کرد جمهوری ئیسلامی 7 ساعات تەحملی کرد. سپیدەی قولیان تازە لەگەڵ خانەوادەکەی کە بە 3 ماشین لە دەسفورەوە هاتوون بەرحاڵ لە ڕێگای قوم بەرەو دەسفور لە نزیک عێراق بەرحاڵ بە 18 ماشێنی ئەم گەشتی جانەوەری ئیسلامی دەورەیاندان بە سعاتی 1 شەو دووبارە سپیدەی قولیانیان بردەوە بۆ زیندان. نیشانەدا بەرحاڵ جمهوری ئیسلامی چەندە بەرخلافی ئیدعایەک دەکاڵێ تواناییمان زۆرە و ئیقتدارمان زۆرە و کۆنتڕۆڵمان هەیە بەسەر وەزەکەدا، بەڵام سپیدەی قولیان بەم شعارەی و بەو ئازایەتیەی بەڕاستی کاخی خامنەی دوێنەکە لەرزاند و ئەوانش بۆیان تەحمل نەکرد بردیانەوە گۆشەی زیندان و هەر ئەلعان من تۆ قساکەین لە گۆشەکانی زیندانە و پێم وایە لەژێر ئەشکەنجە و ئازارێکی زۆردایە ئەبێ دووبارە هەر بڵین بژی ڕۆحیەی شۆڕە جێرانە و دەسوورانەی سپیدەی قولیان. بەڕاستی من خۆم کە ئەو دروشمەم بینی ئەو شیعارەم بینی وتم نەبادا سپیدەی قولیان وای زانیوی کە جمهوری ئیسلامی ڕووخاوە، بەڵام دواتر وتم ئەو پێشکەمێک پێش ئێستا لە زیندان بۆ حتممە نەزانە نەڕووخاوە، بەڵام جەسارەتێکی زۆر و ورەیەکی زۆری دا بە هەموو خەڵک بەڕاستی کە تۆ چەند ڕۆژ پێش ئەوە چەند بڵین سعات پێشەوە لە زیندان نبوویت و لەژێر هەڕەشەی
لە ناوچوونە خەڵک زیندانەکانی جمهوری ئیسلامیە ژیانی لە خەتەرە هەموو لەحظەیەک بەڵام لەگەڵ ئەوەیە ئەو چەند ساتەکە لەسەر شەقامەکان بوو خۆپیشاندانی خۆی کرد و بەشداری خۆی لەو ڕاپەڕین و لەو جوڵان و شۆڕژێرانەی ئێرانە نیشان داوە نیشانی دا کە چەندێک ئەتوانێت کەسێکی جەسوور و لێهاتوو بێ بەڕاستی مایی سەرنجەکە سپێدەی خولیان بە جۆرێک لە جۆرەکان من لێرە ئەوەیەتە بەرچاوم چەند هەفتە لەمەوە بەر لەگەڵ هاوڕێ فاتحی شێخ قسێکمان لەسەر ژنانی ئێران کرد باسی شیاوای کە ژنانی ئێران لەم ڕاپەڕینەیە لە قوربانیەوە بوونەتە قارەمان بوونەتە پاڵەوان و بەڕاستی ئەمە ڕۆژانە ئەم نمونانە ئەبینین سپێدەی قولیان نمونەیەکە لەو نمونانەی کە فعالێکی ژنان نەبووە بە تەنها لە پێناوی ژنانە لە زیندانە بێت فعالێکی سیاسیە فعالێکی کارگەریە ڕۆژنامە نووسێک بووە بەڵام لەگەڵەوەیە بەم قودرەت و توانایە بەم لێبڕاویە لە ناو زیندانە دەستبەردار نابێ نامەی ئاعترازیە نووسێ دێتەوە دەرەوەی زیندان هەرە ڕۆژە شعارەدا نمونەیەکی تر لە ژنان پیشانی ئێمەدا لە ئێرانە ئەو نمونەی کە ئەگەر چیکە خەبات لە پێناوی مافەکانی نانە خەبات لە پێناوی بەرابەری ژن و پیاوە بۆ خۆی لە خۆیان مەسلەیەکی زۆر گرنگە و مەسلەیەکی زۆر حیاتی و مهمە ئەمڕۆ لەم جوڵانەوەی ژنشیان ئازادیە بەڵام لەوەش زیاتر ژنان لە ئەم جوڵانەوەیە تەنها بۆ خۆیان لە مەدانان نین بۆ تەواوی کۆمەلگە لە مەدانان کە پێم وایە بە سپیدەی قولیان دەتوانێت نمونەیەک لەو نمونانە بێکە دەرەکەوێ و دیارە بەرحاڵ ئومێدەوارین کە ئەم وەختی زیندانی بوونێ ئەم جاری درێژە نەخایانەوە زوو بە زوو بێتە دەرەوە دووبارە بەشداری چالاکانە لەم هەڵسوڕانە شۆڕژێڕان و کاریگەری ئێرانە بکە ڕاستە منی پێم خۆشە چەند شتێک زیاد بکەم لە مەوردی کاراکتەری هەم سیاسی و خەباتکارانەی سپیدەی قولیان و بەڕاستیە سپیدەی قولیانیش نییە لە ماوەی ئەو شەژمانگەدا ئێمە زۆرێک لە کچان و ژنانی ئاوا بوێر و ئازامان لە سەحنی سیاسیادی بەڵام لە مەوردی سپیدەی قولیان و کاڵ ئەنجەگای باسی ئێمە جێی خۆیەتی لە مەوردی قسە بکەین یەکەمەوەیە بتم لە سنی 21 و 22 ساڵەگیەوە وەک لاوێکی شۆڕژە لە عینە حاڵە ئەو پەیوەندە قوڵەی لەگەڵ کرێکارانی هەفتەپە و خەباتەکەیان بوو ئەو وەختە ئیختناق و ئیستبدادی جمهوری ئیسلامی لە ئێستاش تونتر بوو ئیجازەی نادا بە ئاسانی ئەو خەبەرانەی ئیعتسابی کرێکاران بجۆزرێتەوە سپیدەی قولیان و بەعضێکی دیکەی وەک ئەو بەرحاڵ زۆر جەسوورانە ئەو کارەیان کردو لە سەریشی کەوتنە زیندان خستێکی دیکە و کاراکتەری سپیدەی قولیان بەڕاستی نمونەیەکی ئازار لە نازانم بە کوردستانی عێراق چۆنی بڵێم سنەت شکەنیە ئەوی ژەوەیە ئەو کات هەر لەو وەختەوەکۆ ئەکسەکانی تەمەشاکەی فیلمەکانی تەمەشاکەی لە 5 ساڵ 6 ساڵەوە پێشەوە ئەو کەسێ بووە واقعاً حیجابی ئیسلامی ڕعایەت ناکرد پێوترێن ڕەچەشکێن یان نەریچشکێن بەڵێ ڕەچەشکێنێکی ئاوا بووە کە حیجابی ئیسلامی قبول ناکرد هیچ نوع پۆشێکی ڕەش و ئیسلامی قبول ناکرد ئێوە تەمەشای مووی سەرێکە ڕەنگاوڕەنگە کرد لە لیباسی جۆرا و جۆرێک و شاد کە لەبەریە کرد یا لیباسی خەباتکارانەیە کە هەموو ئەمانەی زۆر و شیارانە هەڵەبژات بۆ ئەوەی ڕێگە نیشاندا بە کچانی دیکە بەلاوانی دیکە کە ڕەچەشکێن بن کە دژی فەزای باو بن وەلعین حالا جەسارەتی بە دەنگی بەرز هەمیشە و داین بە نووسین بە قسەکردن زۆر جەسوورانە بەحاڵ هاتە مەدان لە دەرونی زیندانەوە ئەو نامانەی نووسویەتی یا ئەو ڕاگەاندنانەی لەگەڵ کەسانی دیکە داوێتی ئەو پەڕی بوێریەوە باسی کردووە کە خۆشبەختان ئەڵبەتە بەڕاستی نمونەی دیکەش زۆر بوون هەرەوەی نیکا شاکەرەمی سارینا زۆر کەسی دیکەشمان بوو ئەمە بەوە تەواوکەم ئەم بوێری و ئازایەتیە بەڕاستی تر ئەلان مەرزی ژن و پیاویشی یا هەر لاوانشی تێپەڕاندووە هەر ئەم ڕۆژەگای خۆیەتی لە منتەقەی حەسەناوای شاری سنا یاد کرایەوە ئاخرین پێنجشەمبەی هەر ساڵە لە ئێران و لە کوردستان
ئەمە عادەتەیە کە ئەچنە سەر مەزاری ئینسانە گیان بەخت کردوەکان یا عەزیزانی لە دەستچویان. ئەمڕۆ هەر سەعاتێ 1-2 سەعات لەوە پێش لە مەزارستانی منتەقەی حەسەناوای شاری سنە لەوێ یادێکراوە لە یەکێ لە گیان بەخت کردوەکان بەداخەوە ئالان ئەم لەحزە نیهۆکەیم بەڕاستی دەبووە یادداشت کردایە لەبێ چوو باوکی و گیان بەخت کردووەدا پێ دوایە چ سەخەنڕانیەکی کردووە بە ئاشکرا کوتی ڕووی کردە کۆماری ئیسلامی وتی ئێوە ڕۆن ئێوە ڕۆیشتنین وە سەرنگونتانەکەین ئێوە دانە بە دانەتان لە ڕاستانەوەتان بە محاکمەتانە کێشین. ئەمە ئالەم ئەوزاعە ئەمڕۆکە باوکی یەکێ لە گیان بەخت کردوان ئابم بوێری و بەو ئازایەتیە بانگەوازی بە خەڵکەکەدا کوتی جمهوری ئیسلامی دەڕوا و ئێمە دەبێ بیرۆخێنین بە دوایدا شعاری مەرگ بەر خامنەی و مەرگ بەر جمهوری ئیسلامی تر فەزاکەی داگرت و ئەوە ئەو تیم و تەوەژمەیە کە لەم 6 مانگەدا هاتوۆتە مەیدان و سپیدەی قولیان یەکێ لە نمونە زۆر ئازاکانیەتی. بەڕاستی ئەمەی کە بسپێدی قولیان و ئەم حادثەکە تۆ باست منێسەکە نەمبیستۆ فریان نەکەوتم هەواڵەکەی بینم بەڵام هەمووی نیشانێدام چەند ڕۆژەی ڕابردوو ژەوانی کەیانوت ناڕزایەکان تەواو بووە و جوڵانەوەکە نیشتۆتەوە و خەڵک چۆتەوە ماڵی خۆی و خەڵک تااقەتی چۆوانە نیشانی دەکەوا نییە دەڵی لە فرسەت هێگەڕین بۆی کەوا دووبارە بێنەوە سەر شەقامەکان و خۆیان نیشان بدەن ئەم جوڵانەوەی زیندووە و پێما بێ سەرنجام سەری کۆماری ئیسلامیە خوا لە چەند بوارە ئەتوانین دیارە 6 مانگێکی بەسەرات پەڕی توێنێ جێگای خۆیەتی کە دەستنیشانی ئەوە بکەین کە لەم 6 مانگەیە دەستکەوتی ئەم جوڵانە هەر ئێستا زۆرە هەر ئێستا مەسلەی حیجاب و مەسلەی ئازادیە شخصیەکانی ژنان تقریبەن بەردەست بووە بەرجەستە بووە و هەر ئێستا ئیتر ئەم جۆرە ئازایەتیە لە شەقامەکانی ئێرانە خۆی نیشانەدا کە خەڵک بە ئازادانە شیعاردا لە دژی جمهوری ئیسلامی بەبێەوەی باشی بێ دوێنێ یەکێک لە دەست و پێوەنەکانی ڕژێم قسەیەکی ئاوای کرد دیعایەکی وای کرد ئێوە کاڵێن ئەم ڕژێمە دیکتاتۆرە ئەوە نییە شیعاردان ئازادە ینی بە جۆرە لە جۆرەکان نیشانیاندا کە لەمە و پاش نابێ خەڵکان لەسەر شیعاردان بژین ئەگەر چی ڕاز نییە وەی سپێدەی قولیان نیشانی دەکە دەموو دەستگیرەکرێن لەسەرەوەی کە دروشمێک لە بەرامبەر خامنەیە بدن بەڵام مەبەستمەوەیە کە فەزاکە بە جۆرێک گاڵوگۆڕی بەسەرا هاتووە کە جمهوری ئیسلامی کەوتوتە پەلەقاژەیەوەی کە پەیوەندەکانی خۆی لەگەڵ سعودیا چاگەکاتەوە خەریکە بە جۆرێکەکەوێتە دیبلۆماسی کاری بە جۆرێک کێشەکان حەلەکات و چارەسەرەکە لەبەرەوەی فعلەن ئاستەکە لە ژێر گوشارێکی گەورەیە دەرەتانی بۆ نەماوەتەوە و مەرجی نزیک بووەوە بۆ مێدەی کە ساڵی 1402 خود ساڵی ئایندام ساڵی 2023 ساڵی کۆتایی هاتنی مەرجی جمهوری ئیسلامی و سەرفرازی جەماوەری شۆڕژێریە ئێران بێت بەرحاڵ بچینە سەر باسێکی تر ڕەحمان پێشەوەی بچین تەنیا نیو دەقە مەگەر ئیجازە ببێت ئالەم ئاخرەوە تۆ بە قسەیەکی زۆر مهم ئیشارەت کرد ئەوەی ژەوەیە کۆماری ئیسلامی لە ژێر زەختی ئەم خۆشە جەماوەریە خەریکە سەردانێنێ یەکەم بۆ وڵاتانی عەرەبی دەوروبەر ئەو عەرەبستانی سعودی هەرەمڕۆ چوونەتە وابزانم بەحرینایەکێ یا ئەمارات ئەیانوێ بە قەولی خۆیان لەگەڵ دراوسەکانیان کە لە ماوەی ئەم 30 ساڵەیە هەر مشکلیان بۆ دراوسەکانی بەتایبەت عەرەب زمانیان دروست کردووە سەردانەوێنێ بۆ ڕێکەوتن ئەوە لە ژێر ئەو زەختەیە بە زاهیرەن بە ئەوەی کە چین کەوتۆتە مەیدان و ئەم کاراناکە و هەر لە عینە حاڵە دووبارە خەریکە لە رابطە لەگەڵ بەرجامەکەشدا ئەوەی پیاڵەنجامی زەهرەکە خامنەی هەڵی مژێت جاوە ئەگەرەتەوە بۆ باسەی توان بە هەفتەی پێش و هەر من تۆ باسمان کرد لە دژی ئەم خەباتە شۆڕە جێرانە پیلان لە ئارادایە پیلانی گەورە هەیە پێم وا بێ پەیوەستە بێت و هەر بەم بەشی دوی قسەکەمان کە لەسەر ئۆپۆزیسیۆنی ڕاستڕە و حقەتەکەی ئەوەیە ینی ئەم دوژمنی ئەم جوڵانەوە شۆڕژێرانەی ئێران تەنها ڕژێمێک نییە خەریکی ڕووخانە کە خەریکی بڵێن کۆتایی پێهاتنە یاخودەوە کە هەدەفی ئەم جوڵانەوە شۆڕژێرانەیە کە لە بینی بەرەوە ئاڵگۆڕی پێدا هەتا ئەوانشتی کە لە دەرەوەی ئەم ڕژێمن هێزە ڕاستڕەوەکانیش لە کەمی ناوەستاون بۆ لەباربردننی ئەم جوڵانەوە شۆڕژێرانە بۆ ڕاگررتنی لە جێگایەکە بۆ لە ئاستی
کۆمەڵێک گۆڕانکاری فۆرماڵی و شکلی لە ڕژێمی ئێرانە قەتیسی بکەن. ئەم هەوڵانەش دیارە بەم مەنشورە تازە مەنشورە کۆنەپەرستانەی کە هێزە ڕاستڕەوەکان دەریان کرد لە هەفتەی ڕابردووە ڕۆژی هەینی کە سەرنجام پاش دواکەوتنێکی دوو هەفتەیش لەوەی کە خۆیان قەولیاندا بوو ئەم مەنشورە دەرکرا کە ئەم مەنشورە سەر لەبەری کە سەیرەکەیت و مەوادەکانی خوێنیتەوە ئەزانی نەک هەر تعبیر نییە ناوە مەنشوری مەسا، بەڵام هەر کە سەیرەکەیت و لێکێ دەیتەوە هیچ پەیوەندیەکی بەواقعی بە خواست و داواکاریەکان و خەون و ئارزوەکانی جەماوەری شۆڕژێڕی ئێران و لە پێشیانەوە لاوان وەک ژنانی ئازادی خواست نییە و بگرە بە جۆرێک بۆ تەلبەنکردن و بۆ قەتیسکردنی ئەم جوڵانەوەی لە ئاسێکی بەرتەسکاوە بۆ لە بڵێن بێشکە خنکاندنێتی لە ڕاستیە پێشەوەی کەوا بگا بەوەیکەوە هیچ ئاڵ و گۆڕێ بکە لە سەرەتاوە بەری پێبن کە دیارە خەونێکی دەردێڵێن خەونی حشترە، بەڵام بەرحاڵ ئەمە هەوڵەکانیانە. من پێم باشە سەرەتا بەوە دەست پێ بکەین ئینتیباعی تۆ چییە هاوڕە ڕەحمە حسێنزادە لەسەر ئەم مەنشورە بەگشتی ئینتیباعی گشتی چییە؟ یعنی ئەوەی کە دیتنێکی گشتی سەرنجام چینە سەر تەفاصیل و لە کارەکانی ئێوەژی شارتان بە چەند لایانی چێ کرد ئەم مەنشوری شەش کەسیەی کە دوای کۆنفرانسی جۆرجتاون هاتوۆتە مەیدان لە پێشدا پرۆپاگەندێکی زۆری بۆ کرا لەلایەن سەڵتەنە تەڵەبان و مەشروتە خواز و گروپەکەیە کۆماری خوازن بە نێوی شوڕای مدیریەتی گوزار و سلبریتیەکان و لە پێشاوە بزانن لە کۆنفرانسی جۆرجتاون 8 کەس بوون تا گەیشتنە ئەوەی منشورەکە دەرپەنجارە دوانیان داکەوتووە 6 کەسیان مانەوە بۆ خۆی ئەمە بە قەولی فارسیەکەی ڕێزشێکیان کرد پرۆپاگەندێکی زۆر فەزاسازیەکی زۆر کە منشورێک دێ لە داخڵەوە دێ لەم بابەتەوە تا ئەوەی کە هاتە مەیدان و یعنی ئەیانویست ڕەونەقێکی زۆری بێ ئەوەڵین سەرنجی منەوەیە زۆر بێڕەونەق لەدایک بوو ئەگەر نەڵێم تەواو مردوو نیوە مردوو لەدایک بوو منشورەکەیان بە دووسێ هۆ ئەگەڕێتەوە. یەکەمەوەیە هەردوای کۆنفرانسی جۆرجتاون باڵی جۆرا و جۆری تری ڕاست لە دژی ئەو کۆنفرانسە بوون هەر لە نێو سەڵتەنەت تەڵەبەوە ناڕازی بەرابەر بە ڕەزا پەهلەوی بوون بۆ چۆتە نێو ئەو کۆڕە هەر لە باڵهای کۆماری خواز هەن و کەمتر پرۆغەربین دیارە لە دژی بوون و هەم لە نێو ناسیۆنالیستەکانی کورد و فدرالیستەکانی کورد کە عەبدوڵڵا موحتەدی زاهیرەن خۆی کردبوو بە دەمڕاستیان ئیترەوە بۆ حزبی دموکراتی کوردستان هەر بە پانەوە مخالفەتی کرد لەگەڵ سازان لەگەڵ ڕەزا پەهلەوی ئەمە بۆ خۆی کولی ئەو فەزایی دروستیان کرد خستیە سەر سەرەولێژی ئەمە لایەک بوو بەنان بەنەزەم لەوانە گرنگتر ئەوە بوو 3-4 هەفتە پێش ئەوە هەفتەیەک دوای کۆنفرانسی جۆرجتاون ئەوەی من و تۆ لە جەریانین منشوری ئەو نەهاد و ڕێکخراوانە ئەو بیز نەهاد و ڕێکخراوە اتفاقاً ئەو لە داخلی ئێرانەوە هات نێویشی منشوری لانی کەمی ڕێکخراوە سنفی و مەدەنیەکان بوو دەنەچە ژێرپای منشوری ڕاستەکانی خاڵی کرد و ئەڵعانیش کە هاتوۆتە مەیدان ئەمانە زاهرەن منشوری تەواو کەماڵی جەریاناتی ڕاستڕەوە ئەو نێوی منشوری لانیکەمی ڕێکخراوەی سنفی لە داخلی شنە ئارستا ئاسمان فەرکان هەیە بە ناوەڕۆک بە محتەوا بە ئەوەی کە ئیتفاقاً ئەو منشورەی ڕێکخراوەکان بەڕاستی زۆر ڕاستەوخۆ ئاوات و ئامانجی ئەم دەورەیە و ئەم کاتەی ئەو خەباتی شۆڕژگەرانەی کە بەنێوی ژینا ئەمینی و مەحساوە هاتە مەیدان نوێنەرایەتەکە بەرعەکسی بە ناحەق ئەم نێوی مەحسایان لەسەر ئەم منشورە ڕاستڕەوانە داناوە ناوەرۆکی ئەم منشورەکە لە درێژەیە ڕەنگە بچینە سەری و قسەی لەسەر بکەین ڕاستە و خۆ دژ بە ئاوات و ئامانج و شوعار و خاست و تەوەقعاتێکە کە لە شەژمانی ڕابردووە
لە مزاهرەکانی سەراسەری ئێران بە تایبەت لە شارەکانی کوردستانیش بەحاڵ خۆی نیشانداوە. لەوێنە باز لە بە ئازادی و بەرابەریە، باز لە نەمانی هەڵاواردن و تەبعیز و فەقر و نابەرابەریە لەو خەبات و مبارزانەیە. لەوێنە شعارە دڵنەڵەن نە شامانەوێ، نە ڕەهبەرمانەوێ، نە ستەمگەرمانەوێ، لێرەیانەوێ زاهیرەن وعدەی ڕژیمی یا مەشروتەی پارلمانی یا جمهوری پارلمانی و ئەوانە بدەن. ینی ئەوەی تۆژی شارەت پێکرد وەک لە عنوانی باسەکەشە دادناوە، ناوەرۆکی ئەم منشورە هەر ئەو جۆرەی ئێمە ئەمانزانی ڕاستەوخۆ دژ بەم خەباتی شۆڕش جارانەیە و دژە شۆڕشە بەڕاستی بەم معنایە. ئەوە لەو بابەتەوە بەشێکی دیکە ئەوەیە تو ئەگەر بەشی یەکی ئەو منشوران تەمەشاکەی بەوە دەست پێکە لە چەندین خاڵە ئەبێ ئێمە پەیوەندی بگرین لەگەڵ ئەمریکا و دەوڵەتە ئوروپاییەکان بۆ ئەوەی جمهوری ئیسلامی هینکەیت. ینی مەزورمەیە خسڵەتێکی دیکەی منشورەکەیان سوالکەریکردنە لە بارگای دەوڵەتەوە پرسیارە بکەم ئەڵێ منشوران بۆ خەڵک دەرنەکردووە لەواچە منشوریان بۆ ئەمریکا دەرکردوێ بە جۆرێک لە جۆرەکان قسەیان لەسەرەوە بێ کە ئێمە چی لەگەڵ ئەمریکاکەین چۆن غەربکەین بۆ ئەوانە قمارێک بێ لەسەر ئەم ئەسپەتۆپیۆ دەردیڵێ ڕێک وایە. من با لەو بابەتەوە ئەگەر مەجال بێ ڕێک ئەم منشورە بۆ ئەوە تەنزیم کراوە ظاهرەن خۆیان وەکو ئالتەرناتیوی ڕاست بقبوڵێنن بە دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتە ڕۆژایەکە بڵێنەوە ئێمە یەک کەوتوین ئەوە بەرەی ڕاست و ئەوە ئالتەرناتیوی ڕاست و زۆر جار خودی ڕەزا پەهلەوی عەبدوڵڵا مورتەدی هەرم شیرین عیبادی ئەوانە لە مساحبەکانی پێشویانە لە وتوێژەکانی ئەم گلەیانە کردیان و وەختی ئێمە چین لەگەڵم دەوڵەتە ڕۆژاوایانە دانیشن پێمانەڵەن ئێوە پەرەمپەرە من، ئێوە لێکترازاون، ئێوە یەکدەست نین. ظاهرەن یەکێ لە ئامانجەکانیان ئەوە بوو بەم منشورە و بەم کۆنفرانسی زۆرستاونە بڵێن نەخێر ئەوە ئالتەرناتیو یەکمان گرتووە و ئۆپۆزیسیۆن یەکمان گرتووە و فەرموندەی با ئێمە تەرەف حساب بین. بەڵام بەڵام زۆر زوو دەرکەوتوانە هەر لە نێو ڕاستەکان داوانە هەر بەشێک لە مەشروتە خواز و سەڵتەنەت تەڵەب بەم منشورە و بەم کۆبوونەوەی ڕەزا پەهلەوی ڕازی نییە. هەر بەشێک لە کۆمار ڕۆژ ئەم منشوری ئەم شەش کەسە ڕۆژی 10 مارس دەرچوو. ڕۆژێ پێشتر ڕۆژی 9 مارس 5 حزب و لایەنی بە نێوی خۆیان کۆماری خواست ئەوانش مەژووری خۆیان دەرکرد کە ئەسڵ لەگەڵامی ئەمان خاڵی هاوبەشیان هەیە بەڵام شتی جیاوازشیان هەیە. منزورم وەیە اتفاقاً نەیانتوانی یەککانگیری ئالتەرناتیوی ڕاست تەمین بکەن. لەولاوە فدرالیستە کوردەکان کە بۆ حزب دموکرات هەر لە دژی ڕاوەستا لە نێو ئەو بەشەی عەبدوڵڵا مورتەدیش بە نێوی تەیفی کۆمەڵە سەرمایە گوزاری لەسەر کردبوو بەشی زۆریان لە دژین. ئێستا بینی خودی جەریانی سازمانی زەحمەتکێشانی بەدنێوی عەبدوڵڵا مورتەدی و خۆی لەم ماجرادا زیاتر کەوتۆتە پەراوێزەوە و دوایەوە زۆرێک لە چێهرە شەخسیەت ئەوە هیچ بەرەی چەپی کۆمەلگای ئێران هەمووی لە دژی هەم منشوری ئەم 6 نەفەرە هەم منشوری ئەو 5 جەریانی کۆماری خوازە خۆشبەختانە ئەو شیاریە بەوجوات هاتووە سەفی جیاوازی ڕاست و چەپ زۆر بە ئاشکرا لە هەموو منشور و کردار و ڕفتارە خۆی نیشانەدا. دەنەتە بڵێ ئەو قسەی تۆ زۆر ڕاستە بۆ ئەو بوو بڵێن بە ڕۆژاوایەکان بە دەوڵەتانی ڕۆژاوایی بڵێن ئەوە منشوری یەکدەستمان هەیە و بۆیان نەکرا. ئەلبەتە هەمە هەدەفێکی دیکەشیان بوو. بەڕاستی ئەمانەی کە یەککەوتوون هەرم 6 نەفەرە یا ئەو 5 جەریانی کۆماری خوازە ئەبینن ئەم 2-3 جار من تۆ لە وتارەکانمان لە قسە باسەکانمانە باسمان کردووە ئەم ڕەوتی شۆڕجێرانەی شەژمانی ڕابردوو ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر ئەی سەلمێنێ چەپخوازە ڕادیکاڵە ئازادی خواز و بەرابەری خوازە هەردوێنێ کردەوەی سپیدەی قولیان کە تاوێ لەو پشت قسەمان لەسەر کرد و شعارەکەی ئەوە نیشانەدا. هەر ئێستا هاتنەوە مەیدانی کرێکارانی هەفتەپە دووبارە ئەوە نیشانەداتەوە هەر هەفتەی ڕابردوو هاتنە مەیدانی مامۆستایان و فەرهەنگیان لە دژی ئەو شیمیاییکردنی مەدرسەکان بە شعارە ڕادیکاڵەکانیان
ئەوە نیشانەدا هەر ڕۆژی چوارشەممە سووری بەدەیان شار دووبارە بە شعاری دژاتی یەکجاری لەگەڵ سەراپای جمهوری ئیسلامی لەگەڵ فەقر و نابەرابەری و ناتەواوی بە شعار لە زۆر جێ ئازادی و بەرابەری هاتوۆتە مەیدان دەرنەتیجە ڕەوتە ڕاستڕەوەکان بەقەت جمهوری ئیسلامی لە مەوزاع و هەڵات ترسن بۆیە ئەوەش هانی داون لەگەڵ یەکتری سازش بکەن هانی داون لە یەکتری نزیک بکەنەوە سازشی بینی ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبی ئێرانی لەگەڵ ناسیۆنالیزمی کورد کە ڕەزا پەهلەوی و عەبدوڵڵا مەحتەدی زاهرن بە چێرەکەی لە نێوەدا لێرەوە سەرجاوە کرێت ترسیان لە ڕەوتی شۆڕەجێرانە لە کۆمەلگای ئێران و کوردستان دقیقاً وایە ئەمە بە بڕای من ئەمانە خۆیان وەکو ئەلتەرناتیڤێک هەڵەخەن لە لایەکەوە دروستە کە ئەو جەنبەی تایەکە بۆ غەرب و ئەمریکایە بەڵام وا ئەزانم کە سەرنجام ئەم قبولکردنە لەلایەن غەرب و ئەمریکاوە و لەلایەن بڵین وڵاتانی خۆر ئاوە و زۆرتر وەکو چۆن بڵین بلیتی چوونە ناوەیە بۆ دەسەڵات لە ئێرانە لە نەزەر خۆیانەوە لە لایەکی تریشەوە بلیتی قبولکردنیانە لەلایەن چینی باڵادەستی ئێرانەوە چکە سەرمایهدارانی ئێران ئەوانەی کە پارۆپولی ئەم وڵاتیان لە بندەستایەوە سەرۆت و سامانی ئەم وڵاتیان تا ئێستا بەتاڵان بردووە چ لە دەرەوەن لایەزار لە ئەمریکاوانە چ لە ناوەن چکە بەشێکی سەرمایهدارانی ئێرانیش لە ئەمریکا شەر وجودیان هەیە کە تریلیۆنا دۆلارێن لە بندەسایەوە هێزێکی سەرمایهداری ینی ئەوەیە زانراوە کە چەندێک ئەتوانن کاریگەریان بێتوەمانە خۆ قبوڵاندنیان بەمانەوە ئەوەی کە ئێمە وەکو ئەلتەرناتیڤ ئەگامادین بۆ پاراستنی بەرژەوەندەکانی ئێوەوە هێشتنەوەی ئەم کۆمەلگایە لە بندەستی سیستەمێکی سەرمایهداریە کە بواری قازانجکۆکردنەوە بۆ ئێوە بهێڵێتەوە و بواری خۆ دەوڵەمەندکردنی ئێوە بێ هیچەکە لە مەسەلەکانیان لەم منشورەیە کە بە باسێک هاتوون بەلای مەجموعەیەک مەسایلی کارگەریاوە هەندێک ناوی کارگەر و ئەوانەشیان بردووە زۆرتر لەبەر سقل و لەبەر قورسایی چینی کارگەرە لە ناوام جوڵانەوەیە من بیرم ێ سەرەتای ئەم جوڵانەوەیە هاوڕیانێکی کۆمونیستە بوون لە حتا لە کوردستانی عێراقا بەخوان ئەڵێن کۆمونیست بار حەڵ لە هزار ئێمە شەر پێیان بڵین کۆمونیست بەڵام باسێوانەکەن تەسویران وایە کە چینی کارگەر ڕۆڵی نەما و چینی کارگەر ناتوانێت ئەو ڕۆڵە شۆڕژێڕانی هەبێتوانە پرسیانە نەکرد ئەم سیاسەتانەی چەپەکانی ئێران و ئەحزابی وەکو حزبی حکمەتی یا حزبی کۆمونیستی ئێران دوورە لە واقعیەتەوە ئەمانە واقعیت نین و باسی چینی کارگەرەکەن باس لە شتێکی خەیاڵیەکە بەڵام حقەتەکەی ئەوەیە کوڕەکەی شا و عەبدوڵڵای موهتەدی ئەوانەی کە هیچ پەیوەندیان بە چینی کارگەرەوە نەبووە لە ڕۆژێک لە ڕۆژان لەم هاوڕێ کۆمونیستانە ڕۆشنتر ڕووداوەکانە بینن سقلی واقعی چینی کارگەرە بینن لە ناو ئەم کۆمەلگایە وە سەرنجامە زانن ئەگەرەتەوێت کۆمەلگا ئاڵوگۆڕێک بکا بەرەو دۆخێکی تر و ئەم دەسەڵاتی جمهوری ئیسلامیە بڕوخیەوەوانە هیچ ڕێگایەکی کارسازتر لە مانگرتنی گشتی کارگەرانی ئێران بوونی هەر بۆیە بەم دەلیلە شەکە لە ناو منشورەکەی خۆیانە باسیەکەن ئەوام حقەتی بنچی مەسەلەکە ئەوەیە کە ترسە لەم ئاڵوگۆڕە چونکە ئەم سوقلە هەیە چونکە هەمیشە لە دنیای سیاسەتا وایە لە باری واقعی و لە باری مەوزوعیەوە هێزێکی کۆمەڵایەتی دیاری کراوە سوقلی هەبێ لە بەرامبەرە لە ڕووی سیاسیشەوە موقعیەتی ئەبێ هەبێ و موقعیەتی سیاسی چینی کارگەر هەمیشە بەسراوتە بۆ موقعیەتی چەپ و کۆمونیزمەوە کۆمونیزم و چەپ بە هەر معنایەک یعنی چینی کارگەر لە کاتێ بە تایبەتی لە کاتی اعتراض و ناڕزایی دەربڕینە لە کاتێک ئێوێ ئاڵوگۆڕ بە کۆمەلگا بێنێن یعنی بەشی زۆری کاتەکان مەگەر نادرن ڕووی داوە بۆ نمونە لە کاتی مۆسۆلونیە بەڵام نادرن ئەچێ بەلای فاشیزمە بەڵام بەشی زۆری کاتەکان چینی کارگەر و کۆمونیزم و چەپ لێک هەڵشێراون لەبەرەوە موقعیەتێکی واقعی کە چینی کارگەر هەیەی لەم دۆخەیە حتممە نەبێ سەرنجامە بێت بەهێزکردنی چەپ و بەرگرتن بەمە و ڕاوەستانەوە بەرامبەر بەمەیەکە پاڵیان پێوە ئەنێکە ئەم ئەلتەرناتیڤ و بەم جۆرە ساز دەنوانەکە بە بڕای من بەشێک لەو بەندانەشی کە هاتووە من
ئەوە سەرنجی ڕاکێشان کە ئاسان لەوە چێ ئەم جێشەی ئێران ئەم ئەرتەشەی ئێران هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەم سەرکوتیانە بێکە لە ئێرانە ممارەساکرێت ینی هاتوور لە یەکێک لە بەندەکانە قسە لەسەر ئیدغامی سوپای پاسدارانەکەن لە ناودێکی ئێرانە ینی کە ئەنەه هیچ سوپای پاسدارانیش دەست لێ نادەین قسە لەسەر محاکەمەکردنەوە ناکەن بەڵام بە هەر حاڵ سوپای پاسداران کە دەستی لێدەین هەڵیەوە شوێنینەوە هەڵی ناوەشێنینەوە بە یەکجار دەتوانن بێنە ناو سوپاوە بێنە ناو جێیشەوە بە جۆرێک شعور ناکەی ئەم منشورە بۆ ئەوە دروست بووە کە ئەم دام و دەستگای جمهوری ئیسلامی ئێران لەبەر یەک بترازێنێ نەخێن ئەم سیستەمە و ئەم سەرکوتەی بەم ئەم وەسایلانە تا ئێستا ئەنجامیان داوە ئەم ئامرازی سەرکوتانەی کە جمهوری ئیسلامی ئێران بەدەستێتی ئەبێ بپارێزرێ بەڵام ئیتر ئەوەیە ئەمجارە لە جیاتیەوەی کەوا خامنەی ئەمری پێ بکە کوڕەکەی شابێتەوە بە مەشروتە و بە غەیرە مەشروتە ئیتر ئەو لەژێر ئەمرونەی ئەوە بن و ئەو بێ بە سەرداری ئێران یعنی باسەکە هەستەکەی سەرنجام خاڵیکردنەوەی تەواوی ئەم جم و جۆڵ و ئەم جوڵانەوە گەورە و عەزیمە شۆڕش جێڕانەیە لە هەموو ناوەرۆکێک کردنێتی تەنها بە ئاڵگۆڕێکی فۆرماڵی لە دەسەڵاتی ئێرانە کە لە بەرژەوەندی چینی سەرمایهداری ئێران و لە بەرژەوەندی چینی سەرمایهداری ناوچەکە و لە بەرژەوەندی چینی سەرمایهداری جیهانە چونکە من وازانم هەتا ناوچەکەش دەوڵەتانی کۆنەپەرستی وەکو سعودیە و ئەوانە بەڕاستی ئەتوانن هاوکاری ئەم جۆرە ئەلتەرناتیڤانە بن ئەتوانن لە پشتی ئەم جۆرە ئەلتەرناتیڤان چونکە سعودیە و عێراق و تورکیا و ئەم دەوڵەتە کۆنە پاکستان لەولاوە ئەم دەوڵەتە کۆنەپەرستانەش لە ئێرانێکی پێشکەوتوو ئێرانێکی بڵێن گەشاوە ئێرانێکە مافەکانی ئینسانی تیا پارێزراوە بێلانی کەم ئێرانێکە بواری ئازادی تیاابێ بواری یەکسانی بەرابەری لە مەدانە جۆرا و جۆرەکانە تیاابێ هەڕەشەیەکە بۆ ئەم ساختارە سیاسیە کۆنەپەرستانەیە لە هەموو ناوچەکە تەواوان ڕاستە لە قسەکانی تۆدا چەند بەرگای مهم هەیە منیش باموێت تەکیدیان لەسەر بکەم کولی ئەو باسەمان بات سەرەوەی ناوەرۆکی خودی ئەم منشورەی کە ئەم 6 کەسە دەریان کردووە چییە کە بەشێکمان قسە کردووە بە تایبەت تۆژەڵان چەند لایەنێت باس کرد ئەم منشورە ئەساساً دیارە هینی بەرەی بۆرژوایی ڕاستی ئێرانە ئەمانە تەبعەن مەجبور بوون ببن بە سەرنگونی خواست 3 ساڵ لەوە پێش سەرنگونی خواست نەبوون بە دوای ئەوە بوون بەڵکو لایەنێک لە لایەنەکانی نێو خۆی جمهوری ئیسلامی ئەوەی بە ئیسلاح تەڵەب و ئیعتیدال تەڵەب وانە مەشهور بوون دەست بنێنە نێو دەستی ئەوان و ئاڵگۆڕێکی هاکەزایی لە سیستمەکە بەوجود بێ و خامنەیەک بنێنە کەنارەوە و بەرحاڵ وەلی فەقیهە بە قەولی ئەوان نەمێنێ و بسازن بە تەوری واقعی ئەوانیش شەریک بکرێن لە دەسەڵاتە بەڵام ڕەوتی ڕووداوەکانی کۆمەلگای ئێران و ئەم ڕەوتی شۆڕجێریە و ئەم سەرنگونی خوازیەی بێ ئەمما و ئەگەرەی کە وجودی هەیە ئەم ڕەوتە ڕاستڕەوانەشی بەڕەزا پایلەوی تا عەبدوڵڵا موحتەدی تا شیرین عیبادی تا ئەوانەی ظاهرەن ئەلئان بەو جێیە گەیشتوە بە قەول خۆیان بڵێن بەرەندازین یعنی دوایە بەڵێ بە دوای ئەوەیە کە ئەم ڕژیمە نەمێنێ ڕژیمێتر بێنێ بەڵام چۆن نەمێنێ ئەمان بەدوای ئەوەیە ئاڵوگۆڕێک لەسەرەوە ڕوودا چەند مۆهرەی ئەساسی جمهوری ئیسلامی کە ئیتر لە کەڵک کەوتون وەکو خامنەی و وەکو ڕئیسی و وەکو ئەم قالیباف و ئەم سەرانی سوپای پاسداران و ئیتر ئەوانە ئەو نەبەدنێون لە نێو کۆمەڵانی خەڵکیێرانە خۆ بەوانە ناکرێت دوای نێوێکی دیکەی لێ بنێ و نظامێکی سیاسی ئامادە ئەوانە بچنێر کار بەڵام ئەوەی پێی ئەڵەن سیستمی ئیداری سیستمی نظامی و ئینتزامی و بە تایبەت ئەرتەشەکەی سیستمی عتا بۆرۆکراسیەکەی بەرحاڵ هەموو ئەوە دەست لێ نەدراو وەربگرن یعنی هەر بە پاڵ پشتی و بە ئەوەی ئێمە پیاڵین ئتکاکردن لەسەر هەر ئەم سیستمە جەهەنەمیەی کە جمهوری ئیسلامی 44 ساڵە دروستی کردووە و سیستمی ئیداریەکەیان نظامیەکەیان ئینتزامیەکەیان حکوومەتیەکەیان ئەمە بە کەمترین دەست لێدان وەربگرن و ظاهرەنەوەی نێوی ئیسلامیەکەی لەسەر لاچێ و نێوی جمهوریەکی پارلمانی یا مەشروتەیەکی پارلمانی
بە قەولی خۆی جەنابی ڕەزا پەهلەویڵا کرێ نەوعی سوئد و نروێژیش ئیجرا بکەین هەر ئەو سیستمە چەوسێنەر استثمارگەر ئەوەی سیستمی حکوومەتی چینی دەستباڵایە چینی سەرمایەدارە ڕابگرن لە دەورەی ئاڵوگۆڕ لە ڕژیمی سەڵتەنەتیشەوە بۆ جمهوری ئیسلامی بە دەرەجەیەک وابوو تەواوەت نا بەڵام بە دەرەجەیە وابوو ئەو وەختەش ئەرتەشەکە بەیعەتی کرد لەگەڵ خامنەی زۆرێ لە دەم و دەستگان ڕاگرت دوای 6 ساڵ ساواکەکەی شایان نێونا ساوامە یعنی نانهێشت ئەوەی ئێمەی کۆمۆنیستەکان ئەڵێن کولی ئەو ماشێنی حکوومەتیە بێ دەربوو داغان کرێەوە بە جێگاکەی سیستمێکی ئیداری شوڕایی کە ڕاستەوخۆ جەماوەر ئەعمالی ئێرادە بکەن لە شارەکان لە گەڕەکەکان لە زانکۆکان لە کارگاکان بە سیستمی شوڕایی خۆیان سەرنوشتی خۆیان بەدەستەوە بگرن نانەژەوە اتفاق بێت ئەمانش بە دوای ئەوەن و تۆ بە بەرگەیەکی مهمی شارەت پێکرد ئەوژەوەیە زۆر باشکرا دفاع لە ئەرتەشەکە لە ئەرتەشی جمهوری ئیسلامی ئەرتەشی جمهوری ئیسلامی وەکو ئەرتەشەکەی دەورەی سەڵتەنەتی ژنیە عقبە دەگەر ئەو زۆرتر ئەرتەشێکی بە قەولی خۆیان ملیگەرا و ناسیۆنالیست و دفاع لە مەرز بوو ئەم ئەرتەشەی ئێستایان لە فەودوانەی سوپای پاسدارانە لە ماوەی ئەم 40 ساڵەیە ئەمەشیان بەلحازی ئیدۆلۆژی ئیسلامیەوە پەروەردە کردووە ئەوە فریوکاری ڕەزا پەهلەوی و ئەم 6 کەسە و جریاناتی بۆژوین خەریکن فەرقێکی ئەساسی بینی ئەرتەش و بینی سوپای پاسداران دروستەکەن هەر دوێنێ شیرینی عبادی لە پارلەمانی ئوروپا زۆر بێشەرمانە دفاعی لە ئەرتەش کرد زاهیرەن لە مقابل سوپای پاسدارانە خطاب بە نوێنەرانی پارلەمانی ئوروپای وت ئەوە بزانن لە قانونی بنەڕەتی کۆماری ئیسلامیە سوپای پاسداران بۆ دفاع لە جمهوری ئیسلامیە بەڵام ئەرتەژوانیە ئەرتەش لە قانونەکە وتراوە دفاع لە مەرزەکە و دفاع لە میلەتەکە و دفاع لە نەوادەکە ئەمە قسەیان دفاع لە ئەرتەشە و تازە ئێوەش ئیشارەتان پێکرد وەختی باسی زەمی سوپای پاسدارانشەکەن لەنە سوپای پاسداران نەبێ هەڵوەشێتەوە بەڵام سازمانی بدەینەوە لە نێو ئەرتەشە یعنی ئەمە ئەوجی هۆقەبازی و فریوکاری ئەم جریاناتی ڕاستە کە ئەیانەوێ ئەم سیستمی چەوسێنەر و سەرکوتگەری بێبەزەیی کە 44 ساڵە مۆتەکەیە بەسەر خەڵکی ئێرانەوە وە ژیانی تاڵ کردوون هەروە دەستلێنەدرا و ڕابگرن و حکوومەتەکەی خۆیان بەوە ئیدامە بکەن ئەوە لە بەرابەر مەسەبە هەروە زمانیان کۆڵە هەرم ڕەزا پەهلەویە 6 مانگەوە پێشتوێتی جا ئەگەر مەوجێک هەڵکەوێ و دیەوێ ئیسلام لە سەحنەی سیاسەتی ئێران کۆکاتەوە باشتر وایە ئێمە لەسەری نەڕۆین جمهوری ئیسلامی بنێ باشە دفاعی لە مەسەبیشە ئەم قسانەیان کردووە بەڵێ ئەم منشورە ناوەرۆکەکەی بۆ پاراستنی نظامی چەوسێنەری سەرمایەداریە ئەیانەوێ ڕووکەشی مۆرەهایەکی لەسەری جمهوری ئیسلامی بچنە کەنار وەکو خامنەی و ئەم دار و دەستە و وەلی فەقی وانە ئەوەی بە قەولی خۆیان ئەڵێن ڕفراندۆمێک کرێ یا مەشروتەی پارلەمانی یا جمهوری پارلەمانی بەڵام قرار نییە لە ڕفراندۆم یا پاشای ئینتیخابی یا پاشای ئینتیخابی ئەوەشمان بەڵێ پاشای ئینتیخابی یا ئیتر لەوە بە قەولی ئێوە مەحزەلەی چی پێڵێن هەرچی پێڵێن لەوە نییە نێوت پاشا بێ و ئینتیخابی و ئەبێ ئیرستا ئێرس ئیدامەی بدەیت ئەمانە هەمووی جزوی ئەو پیلانانن کە لەلایەن هێزە بۆرژوایی ڕاستڕەوەکان ئەیانەوێ بە کۆمەکی دەوڵەتە ڕۆژاواییەکان لە دژی ئەم شۆڕشە جەماوریەی کە بەڕێوەیە و ئەڕوا ببێت بە شۆڕشێکی کۆمەڵایەتی تێکدەری نەزمی سەرمایەداری ئەیانەوێ مانع دروستکەن ئەیانەوێ ڕێگری دروستکەن ئەمە ئەو شتەیەکە بێ کۆمەڵانی خەڵک و هەر ئەوە خڕیکردنەوە لە نایەک دەنا قازانج و بەشەوەندی ناسیۆنالیزمی ئێرانی و ناسیۆنالیزمی کورد لە بەعزجەیەکایەکە گرێت لە زۆر جێگایە یەک ناکرێت کە ئەساسی ناوەرۆکی ئەم سازش و ئەم منشورەی داویانەتە دەرێت جێگا پەنجەی ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبی ئێران و فدرالیستەکانی کوردی پێوە دیارە ئەمە اتفاقاً جارێنێ خۆیان زۆری تووشی پارادۆکسیش کردووە منەمەوێ ئەوە بڵم بەڵێ وایە کە بەرحاڵ ئەم منشورە زۆر فریوکارانە بۆ پاراستنی ئەو سیستمە ئیداری سیاسی سەر و خەڵکی نەزمی بۆرژواییە بۆ ڕاگررتنی چەوسانەوە بۆ ڕاگررتنی سەرمایەداری بۆ ڕاگررتنی
هەموو ئەو ئستبداد و دواکەوتوانەی کە ئەڵان لە توول عمری سیاسی ئێراندا هەر ئاڵۆگۆڕێکیش بە وجود هاتبێت لە سەڵتەنەتەوە بۆ جمهوری ئیسلامی ئەوانە هەر کەماکان سەری خەڵکۆماوە ئەم جار و بۆ هەمیشە هەر بەپێی ئەو لانی کەمی منشوری ڕێکخراوە سنفیەکانیش تەمەشایکەی ئیرادە ئەوەیە ئیرادەی کرێکار زەحمەت چێژ ئازادی خواز و بەرابەری خوازی ئێران ئەوەیە بەرحاڵ جمهوری ئیسلامی بڕوا و دەسەڵات بکەوێتە دەست چینی کرێکار و زەحمەت کێشان و سۆسیالیستەکان و ڕادیکال یەکجار بۆ هەمیشە کۆتایی بێنین بەم بەساتی چەوسێنەری کاپیتالیستی. بەڵام هاورە ڕەحمان من یەک پێشنیارم هەیە کە دیارە لەسەر ئیفشاگەریکردن لەسەر پەردە هەڵماڵی لەسەر ناوەرۆکی ئەمانە و ڕۆشنکردنەوەی ئەوەی کەمە تا چ ڕادێک کۆنەپەرستەوەمانەرچی هەموو کۆمونیستێک و چەپێک و ئازادی خوازێک و تەنانە ئینسان دۆستێکیشە لە ئێرانە ئەمە ئەبێ ئەمکارە بکرێ بەڵام بە بڕوای من ئەم جۆرە ئیقدامانەی بۆ ژوازی کەمە ناوی پیلانی لێ نین پیلانە پیلان ینی بەس تەنها هەر بەیان نامەیەک دەرکردن و جۆرێک خۆ هەڵخستن لە ئەلتەرناتیڤیشی دیاریکراوە نییە ئەم پیلانە مەترسیشی هەیە ینی باسەکە لەسەرەوە نییە ئەمە هەر لە سەرەتاوە ئەم پیلانە هەڵە بڵێت جەماوەری ئێران ناوەرۆکی ئەم جوڵانەوەیە شۆڕژجەرانم پێشتریش باسم کرد زۆر سەختە بتوانن ئەم جوڵانەوەیە بەم جۆرە دامرچێنەوە یاخود پەشی بخەن ئەمە کارێکی زۆر زۆر سەختەوە کارێکە کە پێویستی بەگەلە کۆمێکی زۆر هەیە بۆ ژوازی و سەرمایهداری سەراسەری دنیا لەگەڵ بۆ ژوازی سەرمایهدارانی ئێران و سەرمایهداری ناوچەکە بە پێکەوە ڕێکەون ئەم کارە ئەنجام بدەن بەڵام ئەمە مەحاڵ نییە یعنی ئێمە لە تاریخی ڕابردووە بەداخەوە لە 100 ساڵی ڕابردووە ئەوەی شۆڕشی شکست خواردومان هەیە زۆر زۆر کەمتر لەوە شۆڕشی سەرکەوتومان هەیە وەوانە لە ئەم شۆڕشانەی ڕابردووە جەماوەرێک هاتوونەتە مەیدان ئازادیان نەویست بێ بەرابەریان نەویست بێ مافەکانی ئینسانە نەویست بێ سەیری ئەوەی پێی وترا بەهاری عەرەبی ناوی بەهاری عەرەبی سیر بکەیت مەسەلەن لە میسرا بە دروشمی بڵێ نان ئازادی عەدالەتی کۆمەڵایەتی هاتنە مەیدان یعنی ئەمە بینەکەیان بوو ناوەرۆکی ئەم جوڵانەوەیە بوو هەموو خەڵک ئەم شیعارەی ئەوتەوە چەندین سەدان هەزار خەڵک لەسەر جادەکان لە دەوری ئەم شیعارە کۆبووبوونەوە بەڵام سەرنجام توانرا پەک بخرێ و مشکلەی ئەم نەوع پیلانانەش کە ئەڕێژێ لە بەرامبەریە دروستە ئێمە منشوری بڵێ ڕێکخراوە پیشەییەکان کە ناوی خوان ناو ڕێکخراوی پیشەیی مەدەنی ئەمەمان هەیە واگەر ئەمە نەبووایە کە دیارە ئێستا دۆخەکە زۆر زۆر نالەبارترە بوو لەمە ئەمە حقیقەتێکە و ڕاستیەکە بێ دانی پیا بنین بەداخەوە ئەو جەرەیان و لایەنە سۆشیالیست و کۆمونیستانەی کە ناسراون لە ئێرانە دەرکەوتون لە ئێرانە بەو ئەندازەیە نەیانتوانی ئەم هاوکاریە بکەن کە ڕێکخراوە مەدەنیەکان و پیشەکان کردویانەوە من بەکارێکی مثبەتی شێزارم بەڕاستی بە ئەمە نەبووە دیارە تەرازەکە زۆر زۆر لاسەنگە بوو بەڵام لایەزار من وازانم تەنانەت ئەم منشورەش بەس نییە ئەم منشورە بەسە بۆ ئەم سەرەتایە بەسە بۆ ئەوەی کە منشوری ڕاستڕاوەکان بخێتە ژێر فشار و گوشارەوە کە ناچار بن باسی ژن بکەن ناچار بن باسی لابردنی حکمی عدام بکەن لاچار بن باسی مەسایلی کارگەری و ئەوانە بکەن مەجبور بن ئەم مەسایلە نەبێنە پێشەوە یاخود باسی سکولاریزم بکەن و بە زمانێک باسی بکەن بەڵام ئەم منشورە بەتەنها لە ئێستاە کافی نییە بۆی کەوا بەر بەم پیلانە بگرێت ئەم پیلانە پیلانێکە تریلیۆنەها دۆلاری لە پشتەوە هاورە ڕەحمان حسێنزادە ئەم پیلانە پیلانێکی ئاسان نییە یعنی ئێمە سەرمایهداری نابێ بەدەستی کەم بگرین هەر ئەم بۆ ژوازی ئێرانە بەس لە شاری لۆس ئەنجلۆسە ئەنوا و ئەشکاڵ خەڵکی دەوڵەبەنیان هەیە بە سەرمایەی زەبەندیانەوە ممکنە بێنە پشتی ئەم حرەکەتە هەموو ئەم دەوڵەتە کۆنەپەرستانی ناوچەکە ممکنە بێنە پشتی ئەم حرەکەتە ینی ئەمە هەوڵێکە بۆ کۆکردنەوەی ئەمانەوە ئەمە بەدەستی کەم نەگرین سەرنجامیش جوڵانەوەیەک لە ئێرانە ئەوێ کۆمەلگا ئاڵوگۆڕ پێوێنێ ئەوێ کۆمەلگا ببێ بە کۆمەلگایەکی تر و کلیلی ئەمەش بە گۆڕینی دەسەڵاتی سیاسیە بینێتەوە بەڵام گۆڕینی دەسەڵاتی سیاسی بۆ جەماوەرێکی فراوانی ئێران
مغامرەیەکی زۆر زۆر گەورە ئەبێ ئەگەر نەزانن لەم قەڵەم بازەیە کە ئەیدەن کە ڕاوەستانەوە لەسەر پێی خۆیان ڕاوەستن و ئەگەر ئەم زەمانەتە جوڵانەوەی چەپ و کۆمونیستی نەیدا و ئەگەر ئێمە نەتوانین زامنی بکەین ئەوەی کە لە داهاتووە ئێمە ئەتوانین کۆمەڵگا ئیدارە بکەین ئەو دەم ئەوە ئەیبات کە وعدی ئیدارەکردنیەدا ئەوە ئەیبات کە سوپای لە پشتە ئەوە ئەیبا کە دام و دەستگاکانی سەرکوتی لە پشتە دام و دەستگاکانی سەرکوت بێ دەست لێدراوی ئەهێڵنەوە علاقات لەگەڵ غەربە چاکەکەن غەرب و ئەمریکا و دەوڵەتانی سەرمایهداری زۆر زۆر بە دڵخۆشیەوە سەرمایە لە ئێرانە ئەڕێژن و دۆخی اقتصادی ئێران لەم دۆخی کە ئێستا هەیەی ممکنە بەرەو باشتر بچێ ڕەوابط و پەیوەندی لەگەڵ دەوڵەتەکانی ناوچەکەیە باشتر ئەکا و لە زۆر مەجالات تا ئەمە ممکنە کەسێکە لە جەهەنمی جمهوری ئیسلامی بەتەنگ هاتووە ئەگەر واقعیانە پراگماتیستانە سەیری دۆخەکە بکات و ئەمانە خۆ هەمووان کۆمونیست و ئازادی خوازی تا ئەخیر نین کە ئامادە بن قوربانی بە ژیانی خۆیان و داهاتویان و هەموو شتێکیان بدەن تاوەی کە بە ئازادی سەرفراز بن خەڵک واقعیانە و پراگماتیستانە معاملەکە ئەمە ئەبینێ ئەمە باشترە لە جمهوری ئیسلامی هەڵێژێرێت و تەواو مەبەستم ئەوەیە ئێمە پێویستمان بەوەیە شەب و کۆمونیستەکان پێویستیان بەوە بە شەفەکان هەر بەسە بە سیاسەتی ڕاوانەیە لە دژی قەیسەری و لە دژی سیستەمی قەیسەری نەبوو کە وەستانەوە بە توانایی دیفاعکردنیان لە کۆمەلگا و وەستانەوەیان لە بەرامبەر بۆ نمونە کۆرنیلۆف کە هات پترزبۆک داگیرکە وەکو چەکدار ڕاوەستانەوە لە بەرامبەریان لەشکریشان تێکشکان ئەمە توانی دەسەڵات بۆ بەشەفەکان زەمانەتکە ئەگەر ئێمە ئەگەڕێینەوە بۆ مێژووی ڕابردووی خۆمان سوود لە شۆشە شکست خواردەکان و سەرکەوتوەکان وەربگرین هەمیشە ئەبینین ئەوەی کە ئەتوانێت ڕابەرایەتی زەمانەت بکە ئەوەی کە ئەتوانێت ئەم ڕابەرایەتیش ڕێکخراوێک و سازمانێک زەمانەت بکە بۆ کۆمەلگا لە کات و ساتەکانی شۆڕشە لە دەورانەکانی شۆڕشە ئەم ڕێڕەوەیە ئەتوانێت بیباتەوە و ئەتوانێت سەر بکێت بە بڕوای من ئەمە تێڕوانینمە لە بەرامبەر منشوری کۆنەپەرستانی ڕاستڕەوەکانە ئیفشاگەری کافی نییە چەپ ئەبێ بزانێت خەریکە دۆخێکی تر هاتوتە پێشەوە کۆمیستەکان بێ بزان دۆخێکی تر هاتوتە پێشەوە ئەوان نییە بە دوو کاری کاتێر و دوو گاڵتەکردن و بە عەبدوڵڵای موحتەدی و بەوانەوانە سەنە بەڕاستی هێزی واشن گاڵتە بە عەبدوڵڵای موحتەدیەکەن خۆیان لە عەبدوڵڵای موحتەدی دە بەرابەر خراپتریان کردووە لە بەنی سەدرەوە بۆ شورای ملی مقاومەت بۆ مجاهیدین چەند جار مفاوەزاتکردن لەگەڵ جمهوری ئیسلامی و لە دەستدانی ڕابەرەکانی و دووبارە ئامادەبوون بۆی کەوا لەژێر سایی دەستوری جمهوری ئیسلامیە فعالیت بکەن و ئەوانە و ئامادەیان هەتا نەبوونی خەتی سووران بۆی تەعامل بکەن لەگەڵ شایە ئەمڕۆ دانیشتون لە بەرامبەری عەبدوڵڵای موحتەدی هی نەکەین یعنی هەزار مەحامی شەیتان هەبێ یەکێکیان پەیان نابێت لە عەبدوڵڵای موحتەدی دیفاع بکەن نێمە داوداپۆشی لێ ئەمانە حەقیقەتێکن ئەبێ باز بکرێن و بوو ڕاستی ببوورە من زۆرم چەند خاڵێک لەم ئاخرەوە تاکید بکەم بامژارم لەم قسەی ئاخرەوە ئەوەی مەسەلەن لە سەحنەی سیاسی کوردستانە حزب دموکراتی کوردستان لە ڕقابەتی لەگەڵ سازمانی زەحمەتکێشانی موحتەدی ئەڵعان ناویتووە بە ڕەزا پەلەوی من زۆر چاگەزانم ئەمە هەلپەرستانەیە و ئەمە هیچ زاهیرەن پەیوەندیەکی بەڕازگۆیی لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە نییە هەر ساڵی پێشوو دو ساڵەوە پێش هەر جەنابی مستەفا هیجری بۆ خۆی لە ئەمریکا حەولی نەتەنیا حەول خۆی وتوێتی دانیشتنی لەگەڵ ڕەزا پەهلەوی بووە دانیشتنی بۆ چی بووە ئەگەر سازش و هاوکاری لەگەڵ ڕەزا پەهلەوی ناکەن ئەی دوو سێ جار دانیشتن بۆچی بۆ ئەوەی معاملە بکەن بۆ ئەوەی سازش بکەن ئەو وەختە بە هەر دەلیلێ نەگەیشتون ئێستا دی لەم مناسبەدا عەبدوڵڵا موحتەدی زاهیرەن وە پێشکەوتووە وەکو چێهرە و ئەوانە لە ڕقابەتی خۆیانە زاهیرەن ژێر پای عەبدوڵڵا موحتەدیان خاڵی کرد بەڵەوە هەرێولاوت هەرتۆر باش کرد چراخسە و زیان هەڵ کردووە بۆ مجاهدینی خەڵک بەقەد ڕەزا پەهلەوی و خراپتر لە ڕەزا پەهلەوی کۆنەپەرستن و دژی مافی سەرەتایی خەڵکە بن لەو ئایندەدا ئەبێ کۆمەڵانی خەڵکی کوردستان و سەراسەری ئێرانیش ئەم کایەوە ئەمە گۆشەیەک لەو پیلانانەیە کە باسەکەی ئێمە ڕۆشن ئەوە ئەزانین بەڵام تازە پیلان لە دژی ئەم ڕەوتی شۆڕەجێرانە هەرە منشوری ڕاستەکان بە جمهوری خواز و بە مەشروطی خوازەوە نییە هەر خودی جمهوری اسلامی جارێ گەورەترین پیلان خەریکا بەسە هەر ئەمەی کە چین ئابەم شکڵە هاتوۆتە مەیدان و هەر ئان سبەینێ ڕووسیە و چین و
ئەرتەشی رووسیا و چین و جمهوری ئیسلامی و سوپای پاسدارانەکەی هەر لەو منطقەی خەلیج و ئەمان و ئەوانە خەریکن مانۆڕەکەن. هەر ئەوەی کە جمهوری ئیسلامی لەگەڵ عەرەبستان و بەحرین و ئەمارات و ئەمە پەیوەندەکانی خۆش بکاتەوە بۆ تا ئێستا عەرەبستان و ئەو وڵاتانە نەیانەویست، چونکی ئەوانیش هەست بەواکەن مەدێک و ڕەوتێکی شۆڕژگێڕی لە ئێران دەستی پێ کردووە بۆ ئەوان مانەوەی جمهوری ئیسلامیشی دەستە مۆکرا و باشترە. ئەینەنەمە پیلانێکە کە وڵاتە عەرەبیەکانیش خەریکن کۆمەکەکەن بەمانەوەی جمهوری ئیسلامی و هەبێ ئێمە وەکو بەرەی شۆڕژێر چەپ و ئازادیخواز و کۆمونیستەکان ئەمانە بزانین. لەلایەکەوە بەڵێ ئەمە خودی دەوڵەتانی ڕۆژاوایی و غەربی و ئەم دەوڵەتە کۆنەپەرستانەی منتەقە بەرحاڵ جارێ زەخت نەخەنە سەر جمهوری ئیسلامی خۆ بە زەرەری ئەو ئالتەرناتیڤی ڕاستڕەوە، بەڵام لە عینە حاڵە ئەیانەوێت عمری جمهوری ئیسلامی زیاترکەنەوە. لە عینە حاڵە خەباتەکە زۆر سەرڕاسترەکە. ئێمە زۆر جار من و تۆ لەم بەرنامانە باسمان کردووە خۆشبەختانە ئێمە وەکو ڕەوتی کۆمونیزمی کاریگەری لە ساڵانی زۆر قەدیمە وتومانە هەر ئفشاگەری پێویست نییە، هەر ئاگاگەری پێویست نییە. عاقبە دەبێ ئالتەرناتیڤێکی چەپ و سۆسیالیستی لەو مەیدانە بێتە بێنێ بڵێ من ڕاهبەری ئەم ڕەوتە شۆڕەجەرانە ئەگرم بەدەستەوە و ئەوە هەر بە قسە ناکرێت، ئەوە هەر بە تەبلیغات ناکرێت. ئێمە ئەوە وتمانە ئەوە ینی یەک لەوانەیە وەڵا ڕاهبەریەکی دەرکەوت و ڕۆشنیە و حەولمانەوەیە ئەوە تەئمین بێت. حەقیقەتەکەیەوەیە بە دەرەجەیەکی زۆر ڕەوتی مارکسیزم و شۆڕژێر و کۆمونیزمی کاریگەری لەم 40 ساڵەیە ئەوەی تەئسیر بووە گۆشەیەک لە ئاساری کاری هەر لە منشوری ئەم ڕێکخراوە مەدەنیانەیە خۆی نیشانەدا و ڕێکخراوە سنفیانەیە زۆر هاوڕێیم. ئەو منشوری ڕێکخراوە سنفی و مەدەنیانە گۆشەیەکە لە خاست و ویستی بەرەی چەپ و ئازادی خواز و سۆسیالیستی ئەو کۆمەڵگایە. ئەویش بۆ ئەم دەورەیە لەم تەناسوقایە و منشورێک نییە بووە هەموو مەرحەلەکانی سەرنگونکردنی جمهوری ئیسلامی و دوای سەرنگونکردنی جمهوری ئیسلامی و خۆشبەختانە بەتایبەت ڕەوتی کۆمونیستی و ئێمە وەکو کۆمونیزم کارگرێتوانی وڵێ تا ئەوجەی بە پلاتفۆرم و بەرنامە بێ کەممان نێناوە. تۆ بە خۆت زانی بەرنامی دنیای باشترێکمان هەیە کە هەمەلایەنە هەم بۆ ڕووخانی جمهوری ئیسلامی و هەم دوای جمهوری ئیسلامی چ ئوفۆقێک ببێت چ تەسویرێک بێ ڕۆشنی کردوێتەوە. نەتەنها ئەوە خۆت دەزانی 5 ساڵەوە پێش بەش بە حاڵی خۆ ئێمە و 5-6 جریانی چەپی دیکە حتا منشور و پلاتفۆرمێکی سەرنگونی شۆڕەجێڕانەمانداوە خۆ تەکمیلترە لە منشوری ئەم تەشەککل سنفیانە. ئەمانش بەدەستەوە گرنگی منشوری ڕێکخراوە سنفی و مەدەنیەکانەوە بوو لە دلێم هەڵوو مەرجە شۆڕانجارانەدا بوو لە کاتێکا بوو ڕاست خەریک بوو منشوری وعدادا وەلایەکۆ لە تەناسوقایەکی ئێستاە بوو. ئەوەی ئەڵەیە بێ چەپ و کۆمونیستەکان کاری زیاتری بۆ بکەن حتممە بە کاری زیات بکەن هەم بۆ پشتیوانی لەم منشوری ڕێکخراوە سنفی و مەدەنیەکان هەم بۆ هەنگاونانی زیاتر بۆ دان بەدەستەوەی منشورهای تەکمیلتر جەماوەریتر و ئەڵبەتە بە هەرەوە بڵێم ئاخری قسەکانیشە هەر ئێستا حەولێک لە دەرەوەی وڵات لە بینی ئێمە تعدادە لە ئەحزابی چەپ و کۆمونیست و تعدادە لە هەڵسوڕاوان و فعالینی کۆمونیست کۆبوونەوە و دەرەساتیشی بۆ گیراوە لە ئایندەیەکی نزیکە بتوانرێ هەمایشێکی گەورە بۆ پشتیوانی لەم منشورە و نەتەنیا بۆ ئەوە بۆ ئەوەی عاقبەت نیشانیدا بەرەی ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی حتا لە دەرەوەی وڵات هێزێکی قەویترە کاراترە و نەهایەتەن ئەگەڕێتەوە سەر ئەوەی ئەگەر نمونەی ئۆکتۆبر و ساڵی 1970 و شۆڕشی ئۆکتۆبر دێنەوە بەڵێ شۆڕشێکی وا بە سەرنجامکەیاندان ڕاهبەریەکی تۆکمەی کۆمونیستی ئەوێت. ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو کۆمونیزمی کاریگەری و حزبی کۆمونیست کاریگەری حکومەتیست هەم بەو ئاسار و کردەوە هەمیشە ویستومانە بڕۆینە مەیدان ئەزانین بۆ شایەکان چین ئەزانین کەم و کۆڕەکان چین تێ ئەکۆشین بۆ پڕکردنەوەیان بەڵێ وایە ئەم ئاڵوگۆڕە ئەوە ئەخوازێ ئالتەرناتیڤێکی چەپ و سۆسیالیستی ڕۆشنبین بە ڕاهبەریەکی دەرکەوتو بە ڕێکخراوبوون و سازماندەریەکی یەکگرتووتر لە دڵی کۆمەلگاکەدا بەڕاستی ئەم ئاڵوگۆڕە شۆڕەجەرانەیە بە قازانجی بەرەی کرێکار و چەپ و ئازادی خوازی و بەرابری خوازی پشکێنێتەوە. زۆر باشە دەست خۆش ڕەحمان جان من وازانم کاتەکەمان تەواو بوو بەرحاڵ
ئەبێ بەرنمەکە کۆتایی پێبێت نەگەرچی باسی تر زۆرە لەسەر مۆزوع بیکەین بەڵام هەڵێگرین بۆ بەرنمەکانی داهاتوو بۆ ئومێدەی بینەران لە بەرنمەکانی داهاتوش لەگەڵمان ئامادە بن سەرنجەکانیان پێشنیارەکانی خۆیان ڕەخنەکانیان بۆ ئێمە بنێرن بۆی لە ڕێگەیان بەرنمەیەوە گفتوگۆ لەگەڵ بینەرانیشە بەردەوام بێت دەستە خۆش بێ زۆر سپاس جارێکی تر منی زۆر سپاسی تۆ دووبارە سڵاو بۆ بینەر و بیسەری بەرنمەکەمان بەڵێ عزیزان بەم جۆرە دێنە کۆتایی ئەم بەرنمەیەش تا هەفتەیەکی تر و باسی تر لە بەرنمەی ڕووداوەکانی هەفتە لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە بەیەوەی ئازیزەگەینەوە بە شادی و کامەرانی تەنەسپێت